سڵاتان لێبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە ناوچە جێناکۆکەکان دەکەن و بەتایبەتی پرسی هەڕەشە لە کوردەکانی ئەو ناوچانە وە کۆچکردنیان لە ئێستادا پێش ماوەیەک بینیمان لە ناحیی جەلولا بەتایبەتی هەروەها ئەو ناوچانەی سەر بە قەزای خانەقینن هەڕەشە لە کوردەکان کرا و هەندێک دەڵێن ئەمە پەیوەندی بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا هەیە لە ئێستادا بەڕێزان بەگوێرەی ئامارێکی قایمقامەتی قەزای خورمات و تەنها لە مانگی حوزەیرانی ڕابردوودا 130 خێزانی کورد شارەکەیان بەجێ هێشتووە و ڕویان کردوتە گەرمیان و شاری کەرکووک و شارەکانی تری هەرێمی کوردستان لای خۆشیەوە شەلال عەبدول قایمقامی خورمات و ئەوەی ڕاگەیاندووە کە دیاردەی کۆچکردن لە زیادبووندایە ڕۆژانە 5 بۆ 10 خێزان مەبەستی خێزانە کوردەکانە شارەکە جێدەهێڵن و دیاردەیەکی ترسناکە و لە ماوەی 3 ساڵدا زیاتر لە 1000 خێزانی کورد بەرەو شاری کەرکووک و شارەکانی تری هەرێمی کوردستان کۆچیان کردووە ئەمە بەپێی وتەی قایمقامی خورماتوو هەروەها شەلال عەبدول ئەوشی خستەوتە ڕوو کە حکوومەتی هەرێمیان ئاگادار کردوتەوە لەوەی کە ئەو دیاردەیە بەرەو زیادبوون دەچێت بەڵام تا ئێستا هیچ بەدواداچوونێک نەکراوە و ئەوەشی وتووە کە حکوومەتی هەرێم ناوچەکەیانی فەرامۆش کردووە لە بەرنامی کاریدا و جێگایەکی بۆ دانەناوە بەڕێزان دیارە ژماری دانیشتوانی قەزای خورماتوو 180,000 کەسە و لە هەر سێنەتەوەی کورد و عەرەب و تورکمان پێک هاتووە لە ساڵی 1976دا بە بڕیارێکی ڕژەمی پێشوو لە پارێزگای کەرکووک دابڕێنرا و لکێنرا بە پارێزگای سەلاحەدینەوە لە ئێستاشدا کوردەکانی ناوچەکە بەهۆی خراپی ڕەوشی ئەمنی ئەو ناوچەوە هەروەها نەبوونی خزمەتگوزاری شارەکە بەجێ دەهێڵن هەندێک دەڵێن ئەمە پەیوەندی بە کێشەکانی خودی کەرکووکەوە هەیە هەندێک دەڵێن ئەمە پەیوەندی بە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا هەیە ئێوە دەتوان لە پەیوەندەکانتان باس لەو کەن کە چی بکرێت بۆ ئەو ناوچانە بەتایبەتی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و بەتایبەتی قسەکەی شەلال عەبدول کە قایمقامی خورماتووە باس لەوە دەکات کە حکوومەتی هەرێم ئەو ناوچانەی فرامۆش کردووەوە نەیخستۆتە بەرنامەی کاری خۆیەوە هەر لەم پێشاتەکاندا سەبارەت بە ناوچە جێناکۆکەکان ئەنجومەن و ئیداری پارێزگای کەرکووک مۆڵەتی 10 ڕۆژی داوە بە ئەو خێزانە عەرەبانەی کە لە دوای ساڵی 2023 کۆچیان کردووە بۆ شاری کەرکووک ئێوە دەتوانن لەسەر ئەم هەواڵەش قسە بکەن کە ئایا تا چەند پەیوەندی بە دیاردەی کۆچکردن یاخود هەڕەشەکردن لە کوردەکانی ناوچە جێناکۆکانەوە هەیە وەک ئاماژەمان پێدا پێشتر لە جەلولا بینیمان حاڵەتەکانی هەڕەشەکردن لە کوردەکان و هەروەها هێرشکردنە سەر یاخود کوشتنی هەندێک بەرپرسی حزبی ئەو ناوچانە کوردەکان وەبەستمانە هەروەها هەڕەشەکردن لە خێزانەکان لە سعدیە و لە جەلولا و ئەو ناوچانە بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بەناونیشانی facebook.com/ناریاتیڤی دەتوانن ڕاوتێ بینی سەرنجەکانی خۆتان بنێرن وەڵا یەکەم پەیوەندیمان دەروێش لە هەولێر فەرموو کاک دەروێش ئەو کاتتا باشە زۆر سپاس کاک دەروێش دیارە ئەو کێشانە کێشەی ئەوڕۆ و دوێنێنی ئەو کێشانێک کێشەی کە ناوچەدابراوەکانە ئەو کێشەی لە ساری 2023 سەری هەڵداوە بەڵام ئەوەی کە ڕاستی بێت مەسەلەکە من زۆر پشتیوانی لە قسەکەی کاک کە ئەو بەڕێزاکەم کە قایمقامی خورماتووە کە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک خۆی لە ناوچەدابراوەکان نەکرد صاحب ئەوەی کە باسی کردن تەنها بۆم زایدەیە بێتم دوای بە ئەمە شتێک بڵێ هەموو کردارێکە کرێتن دیارە بە ئەوەی شتیجاوی پەرچەکرداری هەیە بۆ بینی فترە و فترە ئەو شتانە ڕوەداتەوە ماوەیەک هادیەکە بین ئارامیەکە بین لەو منطقانە بەڵام دوای بە ئارامێکی تۆ بەخۆ دەبین دیارە پەرچەکردارەکەش لەوێ ئەوە کردارەکە ئەوە بوو تەصریحاتی مەسعود بارزانی کە و تەصریحاتە سندانەیدا بەرامبەر حکوومەتی مەرکەزی پەرچەکردارەکەی ئێوانیش ئەوە لەوێ ئەوە ناتوان پرسەکردارەکە لە فەدرال کەواتە کاک دەروێش پێت وایە لێدوانەکانی سەرۆکی هەرێم هۆکار بوون بۆ ئەم دیاردانەی خودم حاڵەتانە 100% بەڵام بەپێی ئامارەکان پێش لێدوانەکانی سەرۆکی هەرێم پێش کێشەکانی نێوان هەولێر و بەغدا مەبەستم کێشەکانی ئێستایە ئەم حاڵەتانە چەندین ساڵە لەو ناوچانە هەن بەڵێ ئەو حاڵەتانە هەیە بەڵام بە شێوەیە بین فترە و نافەترە من بینی ماوە وتم ئارامیەک بە خۆیەوە ئابێنێت بەڵام بینی دوای ئەو ئارامێتێکە تێدە بە ئارامیەک دوای تەفریحاتی تونسندی کە لە لایەن هەرێمی کوردستانەوە ئەدرێت دیارە تەفریحاتانە هەمووی بۆ مزایدەیەکیان بۆنیە ئەگەر نا خۆیان لە ناوچە دابراوەکان کرێ بە سەحات خزمەت کرا جاریان کرد باە هێزیان هەیە نازانم دۆزار تەفریحاتی عسکەریە بینم لای خۆمانەوە ئەڵێ ئێمە ئاوا بەکەسی گروپێکی زۆر بچوو کە توانی کۆنتڕۆلی شارێکی و سعدیە بکاتێت کۆنتڕۆل یانی سەردارە تیۆرستەکان ئەوە هێزانی ئێمە لەوێت چین تەنها بۆ مزایدەیە قسەکان بۆ ڕۆژانەیە هیچ تێ نابینم من ئەوە بەڵە زۆر سپاس بۆ کاک دەروێش لە هەولێر مستەفا لە دهۆک فەرموو کاک مستەفا
بەشوان مرحبا کاک مستەفا گە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێ بەباشی گوێمانە دەگەنیەوە زۆر سپاس دەکەم برا نسبت منطقەی دابراوەکان بەڵێ تاکە ئەvە مادەی 140 بە تەمای سەرۆک بارزانی یعنی ئەو شوانە ئەو منطقە متەنازعانە و دابراوانە دەکەنە سەر کوردستان بەس بلا تەحمل بکەنەوە ئەوە شەڕیمە و بەغدا لەسەر چییە؟ سەرۆک بارزانی لەگەڵ مالکی ئەوانە دەکەن ماخۆنە کێشەی شەخصیە کێشەی کوردە خاصەتەن مادەی 140 کاکە بلا ڕاوستن بلا منطقەی خۆ بگرن کورد داداشین نەکەنەوە بێنەوە لای هەولێر و سلێمانی ئەوانە بلا لە جێ خۆ ڕاگرن بەڵێ کاک مستەفا کاک دەروێش لە هەولێر دەڵێت لێدوانەکانی سەرۆکی هەرێم وایان کرد کە ئەم حاڵەتانە بەرە و زیادبوون بچن هەروەها نمونەیەک بۆ ئەوە لە بەغدا نابیشتن کاک مەسعود نەگوتە پشتی داخوانی سەرۆک بارزانی يعني تندن قال مالكي بس ما يصدوا شنو مالكي دكتاتورة وبنايتنا وسيجاجي اتفاق لقى كرده قالوا ما يصدوا شو تطبيق لقى شري سروق لقى مالكي اويا لسل ما يصدوا كذا منطقة متنازعة يعني بەڵێ زۆر سپاس بۆ کاک مستەفا لە دهۆک سپاس بۆ پەیوەندیەکەت لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک چەند تێبینێکمان بۆ تۆ لەسەر تۆری بەرنامەکە سۆما محەممەد دەڵێت سڵاوی خواتان لێبێت بەڕای من پێویستە حکوومەتی هەرێم شتێک بکات و بێدەنگ نەبێت ڕەوا محەممەد دەڵێت دەبێت هێزی پێشمەرگا کۆنتترۆلی ناوچە جێناکۆکەکان بکاتەوەها بێخاڵ محەممەد دەڵێت هیوادارم حکوومەتی هێرێم ئاگای لەو ناوچانە بێت چونکە خەڵکی کوردی تێدایە بۆ ئایندەی کورد بە سوودن ئەمیر گۆران دەڵێت ئەوەی من دەزانم هەنگاوی جدی نییە بۆ داکۆکیکردن لە مافی ئەو خەڵکانە و هیوادارین بەرپرسان باشتر مامەڵە بکەن چونکە ئەوانیش خەڵک و هاوڵاتی ئێمن ئاوات محەممەد دەڵێت باشترین چارەسەر جێگیرکردنی هێزی پێشمەرگەیە لەو ناوچانە پەیوەندیکی ترمان لەگەڵدایە کاک عەبدولقادر لە هەولێر فەرموو کاک عەبدولقادر ئێوانە باش زۆر سپاس کاک عەبدولقادر برای بەڕێز ئەمان بەڕێی من ئەو ئیتیفاقیەی نێوان ئەمریکا و مالیکی لە کاتی خۆی خاڵەشی تێدایە دەرێ ئەگەر هات و خەتەریاتە کاتە سەر حکوومەتی عێراقی بۆی هەیە داوا بکە لە ئەمریکا قووەتی بداتێ ئەوە لێرەدا سیاسەتی ئەمریکای دوولایەنە ئەگەر بێت و ئێستاکە وەکو ئەوەی کە لە ناحیەی اقتصادی و تیجارەت ئەوانە پرگیریمان دەکەن لە ناحیە سیاسی پرگیریمان بکەن ئەمە ناگەڕێنمەوە سەر سەرۆکی هەرێم کە لەبەر وتەکانی سەرۆکی هەرێم ئەو کارە ئەنجام دەدرێ بەڵکو سیاسەتی منتیقا ئێران دەستێکی باڵایە لەوەها و سیاسەتی مالیشیش هیچ وەرکی نییە دەگەر تەحریب و تەبعیسی زەمانی سەدام حوسێنی و بەڵکو ئەوە خەتەرتریشە چکۆن ئەوە مەزهەبیە ئەوزە هەمن دەرێم پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو توانایەکی عەسکەری هەوڵ بداتن بەرپەتی ئەو قووەتەی مالیکی کە بێوێ کەرکووک و تکریت و دیارەی لێک بدات فیرسی بێدی ئەوەی بتوانیتن ملەتی کورد وەرێ بکاتە موژی بشتێنی بەس تەز ئەوەی ئەوان ئەوە داواکاریان نەبی ئەمن داوا لە خۆی دەکەم لە موژیان بشتێنی چکەم بە هەزاران ساڵە کورد لەو مەنتیقانە دەژیتن و تێدەگەی ئێستا بیانەوێ ئاوارەیان کاک عەبدولقادر ئەو چارەسەری کە باز دەکرێت کاک عەبدولقادر عەسکەری و نەبووە قسەکانی سەرۆکە دەگەڕێزم سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ لوقمان لە دەربەندی خان ئەم کاتە باش کەشمان زۆر سپاس کاک لوقمان دەستخۆشی لە ئەمتانەکەم بەڵام ویستم بەشدار سەبات بە ناوچەدا بڕاوەکان کاک زانێمە سەرەتا بێ لە کەسکی گەورە دەست پێ بکەین ئێمە بەرپرسان ئەڵێن کەرکووک دڵی کوردستانە و قودسی کوردستانە کە ئەیبینین لە هەمان کاتا توجارەت ئەکرێت سەر کەرکووکە ئیسە چ بگا بە ناوچەدا بڕاوەکان ئێمە کردینمان کاتی خۆی کوردێک ئەچوو لە شوێنالبۆن منە لە بەغا لە هەرکوێ ئیشی ئەکرد ئەگەزی بدە من کوردم هەزار شتیان بەسەرا ئەهێنا بەڵام ئێستا ئێمە ئەبینین کە خۆمە بەرپرسەکانمان ئەهێنە ناوڵە ناوتارەکانمانە کە پەرەپسێنن یانێ ئێستا ئەو دەسەڵاتەی کە عەرەب لە کۆمەڵی شارت ناوچەدا بڕاوەکانە هەیەانە لە هیچ شوێنەکان نەمبین خۆ ناڵەمیسە هەمویان خراپن بەڵام
کۆمەڵێکیان هەیە کۆمەڵێکیان هەیە بە بۆنەی ئەوەی کە کوردەکانی خۆمان لە پەراوێزخەن کۆمەڵە شتەکەن کە لە دەستی بەرپرسانە لە دەستی حکوومەتە من کاک لوقمان ئێمە پەرلەمانتارمان هەیە لە پەرلەمانی عێراق و چەندین ساڵە باس لە ئەم تەوافقە دەکرێت و چارەسەرکردنی کێشەکان بە دانیشتن و تەوافقی سیاسی و شێوازی دیبلۆماسی بەڵام هەندێک لە هاوڵاتیان بەتایبەتی بەشداربوانی ئەم تەوەرە باس لە چارەسەری هێز دەکەن بۆ نمونە ڕەهێڵ سلێمانی دەڵێت پێویستە بە زووترین کات پێشمەرگە بچێتە ئەو ناوچانە و جێگیر بکرێن تا چەند لە نێوان ئەم دوو چارەسەردا کامیان زیاتر زاڵە لە ئێستادا حاڵەکاتێکیان سەردەمی قەڵەمە من لەگەڵ هێزانیم یانێ هێز ببین شەڕی دووبارە شەڕێکی برایەتی ناوخۆ دەست پێ بکاتەوە ئێستا ئێمە نوێنەرمان هەیە لە پارلەمانە ئەو پارلەمانتارانە بە خوێنی شەیدانەتە پارلەمانی عێراقەوە ئەوان دیفاعکەن لە ئێمە ئەوان دیفاعکەن ئەوان بەناوی کوردەوە بەناوی بەناوی نوێنەری ناوچەدا بڕاوەکانە کەواتە بە کورتی کاک لوقمان تا ئێستا پەرلەمانتارەکان چیان کردووە بۆ ئەم دۆسەیانە وڵای بە بڕوای من کاک شوام پەرلەمانتارەکان زۆریان لە بەرژەوەندی خۆیانە ئیشەکەن من هیچ ئیشێکی باشیان پێ نابینم بەڵێ سپاس بۆ کاک لوقمان لە دەربەندی خان زۆر بە کورتی بەڵێ کاک شوانگیان هیوادارم هەرچەنەما بابەتی بەرنامەکەیەوە نییە ئێمە شاری دەربەنیخان گڵابی زۆر لە شاری دەربەنیخانە کە ئێواران شەوان لە ناو کۆڵانەکانە ئەوێسێن ڕێگانیە کە سیاحە ڕێبکە بەڕاستی ئەگەر بەرنامێکیشتان بێت لەسەر ئەوەی ئێمە سپاسدانەکەین بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت شەماڵ لە ناوچەی سۆران فەرموو کاک شەماڵ ئێوارەت باش کاک شەماڵ فەرموو زۆر سپاس دەکەین ئەم پێشمەرگەم لە مەڵبەندی شش سۆران بەڵێ هەرچەند لە بەرنامەکەشتان لەسەر بەرنامەی نیە بەس بۆ تاکە ئێستا مەرگەبان ناکەم بەرنامەشی داوێن لە ناوچەی بانگی بکەم بەڵێ موچەکەمان بەراو بەتەمام عەدیان پەیدان دەکەن لە ناوچەکان موچەکەمان چەندە معاشکە ئێستا وان زیاد وەریمە هەیە چۆن نایتەوە بەڵێ سپاس بۆ کاک شەماڵ لە سۆران حەمید لە هەولێر فەرموو کاک حەمید ئەو کاتەتان باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس لە کەناڵی نالیای خۆشەویست زۆر سپاس لە سلێمانی و قەڵتە ڕۆشنبیری قەڵای کوردایەتی خۆشحاڵیشم بەوەی کە نازناوی پایتەختی ڕۆشنبیریان بۆ دانا هیوادارم هەموو شارەکانی کوردستان هەر شارە و بەجۆرەی تایبەتمەندێتی خۆی ناوێکی شایستە بەخۆی بۆ دابنرێت سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان دیارە من بەڕای خۆم ئەوانە لە نێوان ئەو دوو بەرداشتەدا وەکو دەڵێن حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێم هیچ شتێکیان بۆ نەکراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە دەڵێن حکوومەتی ناوەن شتیان بۆ بکات لەلایەن حکوومەتی بەغداوە دەڵێن با حکوومەتی هەرێم شتیان بکە ئەمانە لەو قەلیقەدا دەژین دواتریش بۆ کارەکەی ئەو سیستەمە کە نادووجیرە بەڕاستی ئەمریکیەکان خۆیان دووپاتی دەکەنەوە دەڵێن ئێمە لەگەڵ عێراقێکی دیموکراتی فدرال دایم کەواتە دەبێت عێراق بێ پابەند بە دەستورەوە خەڵکیش ترساوە حکوومەتی پێشوو دیتما حکوومەتێکی قەومی بوو سەدام سەعیدێکی هەبوو نیشتیمانی بۆ گرفاتە ئەفکاری قەومیەوە وەرگرتا چیزەکانی کوردی کرد بەلاماری کوردیدا بەلاماری عەرەبیدا شیعەیدا سونیدا لە حکوومەتی مەذهبی حکوومەتی تایفی قەومی بەکەڵگرایە ئێستا ئەوە حکوومەتی مەذهبیمانەیە هەموو شتێ بە مەذهبی دەکرێت بودجا حیسەی نەوت ئاوادانکردنەوە ئێمە لەناو تووت خورمات و دانین ناوچە دابڕێنراوەکان نین ئەوە هەکە لە پەرلەمانەوە لیژنەیەک بچێ ئایا مەسەلەی کەمی خزمەتگوزاریە کێشەی هاوڵاتیان چییە مەسەلەی نادادپەروەریە هەڕەشەیە یا هەر شتێکی ترە دەستی تەواوی بۆ بکرێت واتە ئەزمایشی تەواوی بکرێت دوایی بڕیار بدرێت کە چیان بۆ بکرێت لە ڕێگەی پەرلەمان زۆر باشە زۆر سپاس بۆ کاک حەمید لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ کاک حەمید لە هەولێر ڕەوا مەلیک دەڵێت سڵاو خۆی ناوچە دابڕێنراوەکانە نەک جێناکۆکەکان و کێشە لەسەرەکان ئەم دەقا بۆ نۆژێنکردنەوە یاخۆ تووڕە نەکردنی برا مسلمانە عەرەبەکانە بەکاردێنێت بەڕای من دەبێت خەڵکی کوردستان دەست لەو ناوچانە بشوات چونکە سەرکردەکانی کورد تەنها لە کاتی هەڵبژاردندا بیری ئەو ناوچانەیان دەکەوێتەوە بەڕای من کەرکووک و ناوچەکانی تر پێویستی بە نەوەی داهاتووە نەک نەوەی ئێستا بەڵێ ڕێبین لە سیروان فەرموو کاک ڕێبین باش زۆر سپاس کاک ڕێبین دەستخۆشتان لێەکەم بۆ بەرنامەکە زۆر سپاس دەکەین لە ڕاستیاتەوەرێکی گرنگە قسەکردن لەسەر ناوچە جێناکۆکەکان و دابڕێنراوەکان لە هەرێمی کوردستان من بەس بە حاڵی خۆم پێم وایە ئەو ناوچانەی کە چونەتە زمانی مادی سەوچلەوە ڕیشەیەکی مێژوویان هەیە
بەڵێ و ئەگەڕێتەوە بۆ دەرجەمەیەک لە دوایەکەکانی عێراق بۆیە گرنگە ئێمە لە ڕیشەی بابەتەکە تێبگەین اینجا قسە لەسەر چارەسەرەکەشی بکەین لە دوایەوەی کورد لە 2003 بەشداری کرد لە پرۆسەی سیاسی عێراقا لە مادەی 58 دەستوری کاتیا و لە مادەی 140 دەستوری میشەی عێراقا جۆرێک لە جۆرەکان چارەسەر بۆم کێشانە دۆزرایەوە بەڵام ئەوەی کە قسەی لەسەرە بۆچی ئەم مادە جێبەجێ ناکرێت بەڕاستی ئەمە شەگەرێتەوە بۆ مراوەغەی حکوومەتێک لە دوایەکانی دوای 2003 و بە ئێستا شۆکە مالیکی دیکتاتۆری عێراق ناوێ ئەو بابەتە چارەسەرکان نەقیادەی سیاسی کورد و کێشەکەش بە بڕوای من بە هێزێک لایی ناکرێتەوە ئەگەر هاتوو هێزە کوردەکانیش بەتابەتێکێتی و پارتی هێز بەکاربێرن ئەو کاتە هەرلایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئەڵێن ئەوان نەیانزانی ئەدای حکومڕانی بکەن لە عێراقا و کوردیان تووشی کێشە و گیر و گرفت و شەڕ کرامان ئەو خەڵکەی کە ئێستا پێی وایە کە ئەبێ هێزی پێشمەرگە بڕوا لە جەبەل حەمرین ناوچەکان گێڕێتەوە ئەمانەوە خەڵکە بەیانی لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن بۆ مزایدەی سیاسی بەکارێن و ئەڵێن ڕۆڵەکانی کورد لە پێناوی سیاسەتێکی سەرنەکەوتووە بەکارێن بۆی من قەنەعاتم وایە کورد پێویستە یەکدەنگ بێ و بە یەک قسە بەشدار بێ لە پرۆسەی سیاسی عێراقا و ئەم دوو فاقەی ئێستا کوردی تیایە زەرە لە بەرژەوەندیەکانی کوردەدا بەتابێت لە ناوچە جێناکۆکەکان بۆیە من قەنەعاتم وایە ئێمە پێویستەکە چاوەڕێی ئەو میکانیزمانەمی کە لە دەستوری عێراقەیە ئەگەر هات و گەشتینە ئەوەشی کە ئێمە بەهێز کێشەکەیک لای بکەینەوە ئەو کاتە پێویستەکە هەموو هێزە سیاسیەکان بۆ پۆزیسیۆنی شۆن لەگەڵ دەسەڵاتە بەشدار بن و لەگەڵ خەڵکی کوردستانە بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە و زۆر سپاس بۆ کاکڕێبین لە سیروان بەڵێ حاجی لە سلێمانی سڵاو لێ بێ فەرموو کاک حاجی سڵاو لێ بێ کاکە شوان دەستخۆشی لێکەم زۆر سپاس کاک حاجی وەڵا کاک شوانە من وەکو هاوڵاتیەک وەکو پێشمەرگێکی دێرینی زۆرترین گلەییم کە بووە لە سەرکردایەتی کورد حل لە سەرەتای چوونی یەکەم کاتی مفاوەزاتی بەرەی کوردستانی و کاتە بۆ بەغاگ ئێمە گلەییمان لەو قەزیەی ناچەدابراوەکان بوو بەڵام دوای 2003 کە ئەمریکا هاتە سەر عێراق و عێراق ڕووخا هیچ جێش و هیچ دەسەڵاتێکی عێراق نەما عێراق سەفر بۆ ئەو کاتە کورد چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی دیپلۆماسی چ لە ڕێی هێزەوە دەسەڵات و قودرەتێکی زۆر باشی هەبوو بەڵام لە ڕاستیە ناوچەدابراوەکان بوو بە قوربانی بینی یەکێتی و پارتی لەسەر ململانەی حیزبایەتی من شتێکم بیرەکەوێتەوە جارێکیان بەڕێز مامجەران لە خانەقینەوە هات قەراری بوو سەردانی کەرکووک بکە یعنی سەرکردایەتی پارتی ئاگاداری کردووتی ناوێت سەردانی کەرکووکەی لێ بگەڕێتەوە ئەزانی چۆنەکە کە سیرکە حتا ئیستا ناوچە دابراوەکان ئەو دوو ئاسایش و دوو دەسەڵات و دووهین من تەوەقعمەکەی وەختی خۆی ئادەم ماوە سەرۆکی هەرێم خۆی نەرێکی نار بۆ کەرکووک ئەبووە سەرۆکی هەرێم لە دوای سەردانەکەی مالیکی مەبەستمە زۆر باشە کاک حاجی ئەبووە کاک حاجی ئەم ناکۆکی کە باسی دەکەیت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک سیامەد محەممەد دەڵێت ئەگەر بێت و لایەنە کوردیەکان لەو ناوچانەدا یەک نەگرن واز لە بەرژەوەندی حزبەکانیان نەهێنن ئەوە مالکی بە ئاسانی دەتوانێت کۆنتترۆلی ناوچە جێناکۆکەکان بکات سەبارەت بە جیاوازی لایەنە کوردەکان و یەک نەگرتنیان یەکەڵوێستیان تا چەند یەکەڵوێستیان بەرامبەر بە کێشەکان چارەسەرێکە بۆ ئەم حاڵەتانە ئەم ڕووداوانە لە ناوچە جێناکۆکەکان ئەزای چۆنە کاکە شوانە خۆی کێشەکەی ئێمە ئالێرایە حتى ئەم لەحزەیە یەکێتی و پارتی چەند ساڵەوە دوای شەڕی ناخۆ بەحسا بەرنامێکی استراتیژی و هاوپەیمانیان هەیە بەڵام تا ئیسێ متمانان بێکتر نیە ئەمە خەری بوو ئەوە بڵێم کاکەوان یعنی سەرۆکی هەرێم سەرۆکی چلمێن و خەڵکە بەحسا بەڵام تا ئیسێ حساب بۆ خەڵکی خۆی ناکە کاکە گوێ لە خەڵک ناگرێت ئەوان گوێ لە خەڵک ناگرێت من ئەمیست کە سەرۆکی هەرێم نەنیار بۆ کەسو بەزای چی بکردایە هەلێمی یەکێتی و پارتی لەسەر ئاکێشەکاندا بگرتایە هەلێمی کوردستانی پیا بکردایە دوتا ئەوە ئیتر ئەمانە کوردستانین نەک پارتی یەکێتی بەڵام ئەوان بەبەردەوامی نەیانتوانیوە ئێمە گەورەتری منۆ باوڵاتێک گلەی مەیە لە یەکێتی و پارتی کە نەیانتوانی وەکو پێویست نەژەدابراوەکان بگێڕنەوە وە قسەی لەسەرسەن پێم وایە کات درەنگ بووە تازە و ناوچانە ناگەڕێتەوە من پێم وایە چەندە قوتسە گەڕێتەوە بۆ موسڵمانان و بۆ فەلەستین ئەوە بەڵێ کاک حاجی لە سلێمانی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بەڵێ سەردار لە هەولێر فەرموو کاک سەردار چۆنی کاکە ئێوارە باش زۆر سپاس ئێوارەت باش کاک سەردار فەرموو چۆنی جانە باشی زۆر سپاس دەکەم کاکەیان تەوەکەمە لەسەر نەکۆ داڕاوکانە بەڵێ بە تایبەتی پرسی هەڕەشەکردن لە کوردەکان وە کۆچکردنیان لەو ناوچانە کاکە جان من هێزم بۆ ناوچە دابراوەکان ناوچە دابراوەکان لە مێژە ئەکسپیار بووە لەدەست ئەو زەبەلاحانە کاکە جیان ناوچە دابراوی چی براکەی من لە چێ ماوە ناوچە دابراوەکە بووتە فرۆشی نەوت و بۆ سنوودەکان و ئیبراهیم خەلیل و ئەوانە هەموو سەوتاوە چی
چی حساب لەبراوەکان دەکەن ژیانە ناوچەدابراوی حاڵی چدرامەوەی کشتار بۆ خۆرە کۆنە قسەیت و بەرام دەجا ڕێزم لێ دەزێناوێت هەموو بوویتە بە 100 میلیارد دلار لە ئەوروپا سەفت کراوە هەموو بلو کراوە شێ بادی ماوە قسەی زێنابێت دەیگە کاکە ژیان ئەمە نەماوە ژیانی منەوە وەقت کوشتنە بە خەڵک تجارەتە بە میلەت سەر بوو پار ئەو وەختە ئەشیان دەفرۆش لە هەولێر دووشە پارتە زەوی گەیشتە دەرەفتەر 12 دەفتەر دۆلار ئێستا لە ئێزان ئەوان بەرنامەیان نەماوە ئێستا بەپلە دەتەر کەسای کردی ژیانی من ئەمە میلەت سەوتاوە چۆن دەکارن لە بەڕۆکان بگەرێتە سەر هەرێمی کوردستان ژیانی من بەڵێ سپاس زۆر سپاس بۆ کاک سەردار لە هەولێر مسلم بەناوی مسلمەوە دەڵێت لەوە دەچێت ئێستا زۆر درەنگ بێت چونکە کاتی خۆی دەیانتوانی بەڵام نەیان کرد دیارە مەبەستی چارەسەرکردنی کێشەی ناوچەجێ ناکۆکانە هەروەها شڤان مەقدی دەڵێت من دەمەوێت لە یەک شت تێبگەم لە دوای زیاتر لە 9 مانگ بەتەمان ئەو کێشەیە چارەسەر بکەن هەروەها نەیچیر زاخۆیی دەڵێت خەونە ناوچەجێ ناکۆکیان بە گفتوگۆ بێنە سەر هێرێمی کوردستان باشتر وایە هێزی پێشمەرگەل و ناوچانە جێگیر بکرێن هەروەها محەممەد عەلی دەڵێت ئەو برادرانە دەڵێن کێشەی سەرۆکی هەرێم لەگەڵ مالکی کێشەی مادەی 140 ئەو مەسلەیە نەتەواتیە زەحمەت نەبێت بۆ چەند دیارە دەڵێت بۆ چەندین ساڵە بارزانی شەڕی لەگەڵ مالکی نەکردە ئەو کاتەی هاشمی هێنا و ئەوانیش باسی سیوەکی ئابوو بە قاچاقبردنی نەوتیان کرد اینجا ئەمانیش ئەوەندە قەڵز بوون هەروەها هەوێن عەلی دەڵێت شەڕی نێوان بارزانی و مالکی شەڕی نەوتە نەک مادەی 140 بەڵە پەیوەندی کترمان لەگەڵ دای ڕزگار لە بەردەڕەش فەرموو کاک ڕزگار زۆر سپاس کاک ڕزگار پێشێکی دەستخۆشی بەڕام خەلێرەکەم زۆر سپاس دەکەم بەداخەوە پەیوەندەکەی بچڕا باوکی هیوا لە کەرکووک ئەم کاتت باش زۆر سپاس باوکی هیوا برای بەڕێزم وەڵی زۆر بەداخەوە ئێستا گلەی لە سەرۆکی هەرێمەکەن بەڵێ یعنی بەڕاستی زۆر 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 شتێکی ناشرینە هەست کەسێک گلەی لە سەرۆکی هەرێم بکات من زۆر زۆر گلەیم لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بەڕاستی کە سەرۆکی کۆمار کە قسەیەک ئەکات ئێمە هەر هەمومان متفقین و سەری بۆ دانوێنین و ئەڵێن کوردە و ڕێزێ و سەرۆک کۆمارە بەڵام بۆ لە هەرێمی کوردستان سەرۆک بەرزانی کە سەرۆکی هەموو کوردستانە بە دیموکراتی و بەدەنگدان لە 170 زیاتر دەنگەکانی هێناوە کارێن وەڵات لە سلێمانی دەنگی ناڕوە خەتای یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لە سلێمانی دەسەڵاتی نییە بەیانی ئەگەر سەرۆک بەرزانی هەست قەرارێکی تون دەرکات ئەڵێن وەڵا بەرزانی ئاژاوەی نایەوە یان ئەمەی نایەوە باشە بۆ سەرۆکی کۆمار هەست قەرارە دەرەکە ئێمە پابەندین بە کەرکووک و بە سلێمانی و بە هەولێر و بە دووەک و بە هەموو کوردیەکەوە باشە بۆ ئەوان پابەندین بە سەرۆکی هەرێمەوە هەست کەسێک کورد بێت دڵی هەبێت ویژدانی هەبێت ئەوە ئەبێت تێبگات کاک حاجی لە سلێمانیەوە باسی بەڕێز مامدەلا لە کاتەڵێ سەرۆک بەرزانی وای وتووە سەرۆک بەرزانی کوڕی مەلا مستەفا بەرزانیە بە حەیاتی خیانەت ناکات احتیاجی بە نەوت نییە احتیاجی بە پارە نییە والله وبالله وتالله ئەوەی کەوا لە سەرۆک بەرزانی گلەی بکات بەس کورد نییە لەگەڵ ڕێز و سڵاوما زۆر دەسپاسی بەرنامەکەتانەکەم زۆر سپاس بۆ باوکی هیوا لە کەرکووک هێمن لە کەفری فەرموو کاک هێمن ئەم کاتەدا کاکشوان زۆر سپاس کاک هێمن فەرموو بە قوربان سپاس دەکەم کاکشوان ئێمە لە سەرەتاوە لە 2023 ئێمە هەڵەیە زۆر گەورەمان کرد وەکو کورد بەڵێ ئەو هەڵە گەورەیشە کە خۆمان باش بینیمان کە کەرکووک و ناوچەدا بڕاوگان و حەمرین و بگرە بەغا و کۆک و ئەمانەیشە واتێکیان نەبوو عەرەب وەکو عەرەب بڵێن بەڵێ ئێمە ئەو هەموو یەزەمان بوو لە کەرکووکا و هەموو یەزەمان بوو لە حەمرینە یعنی بەڕاستی ئەبوایە ئێمە کاتی خۆی وەکو کورد چووینە کەرکووکەوە بۆ تاڵانی چووی یعنی بەڕاستی ئێمە بیرمان لەوە کردەوە شت بینی وەکو کورد بیرمان لەوە کردەوە سیارە بینین بیرمان لەوە کردەوە دزی و جەردەیی بکەین بیرمان لەوە نەکردەوە ڕۆژە لە ڕۆژان ئێمە چەندەهای چەند ساڵە کوشتن و بڕین و ئەنفال و کیماباران و گشتی هەمووی لەسەر کەرکووک و ناوچەدا بڕاوگان بووە بەس بەڵام بەداخەوە ئەبوایە کورد ئەو کاتە عەقڵیەتێکی جوانی هەبوایە ئەو کاتە عەقڵیەتی یەکرێزی هەبوایە بۆ ئەوەی ئێمە بمانتوانایە دەست بگرینە سەر کەرکووکە ئەوەی کە ئەو عەرەبانەی کە هاوریا بوو کاتی خۆی لە سەردەمی ڕژێمی بەعسا هەمووی ڕای کرد هەمووی ماڵەکانیان جێهێلا هەمووی خانووکانیان جێهێلا یعنی کەرکووک چۆڵ بوو خانەقین چۆڵ بوو کوێ چۆڵ بوو کوێ چۆڵ بوو یعنی بەڕاستی ئێمە خانەقین کاتی خۆی لە 2023 خانەقین باش بوو یعنی کۆمەڵێ پێشمەرگە و کورد کە دەستی کردەمە خانەقینە ئێستا خانەقینەوە کێشەی نییە
بەڵێ سپاس بوو کاکێ من لە کفریەوە زانە چیمەنی دەڵێت بە بڕای من هەتا وایە ناکۆکی دەمێنێتەوە چونکە حکوومەتی کوردی تا سەر ئێسقان کەم تەرخەمە بەرامبەر بەو ناوچانە ڕەدوان ڕایان دەڵێت بەشەر نابێت بەڵکو گفتوگۆ و یەکڕیزی کورد ئامانج مەحموود دەڵێت هیوادارم حکوومەتی هێرێم عەقڵانە چارەسەری ئەم کێشەیە بکات چونکە مەحاڵە بتوانێت بە زەبری هێز بۆی چارەسەر بکرێت و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. زۆر سپاس کاک سەردار فەرموو. زۆر سپاس دەکەم. بس والله إن تلفون وكذا يكسر فيونيكا ورجيدا براي كنترول وريا قل بس نزار توركت بس تيجي زحمة بدي. بەڵێ کاک سەردار تایبەتە بە پرسی ناوچە جێناکۆکەکان هەروەها پرسی هەڕەشەی لایەنەکان لە کوردەکان هەروەها کۆچکردنی کوردەکان لەو ناوچانە. كاكا بالنسبة كاك سردار وكاك عادي ولا سليماني تلفوني كذا بعطي بنماري بارزانية بعطي كاك مسؤولية باشا الدست أتا كاك مسؤول هبو كاك أو كاك عادي جانا لشندر بو لشندر قبل بالش وكا خوت بو کاک سەردار با وەڵامی کەس نەدەینەوە بۆ شێوەیە با بە زمانێکی تر قسە بکەین کاک سەردار لەسەر تەوەرەکە گەر قسەت هەبێ لەسەر تەوەرەکەش قسەیەکەم بەس ئای بەداخەوە زۆر بەداخەوە با بەرنامەکەت لەسەر چێ ڕۆژانە بادەستەوەی قسەکەت بەعسی کاک مەسعودی بەعسی کاک نەسیری لە من مەکەن ئای بە زۆر ئای بە بەعسی بەرنامەش کە لەسەر بەرنامەکەی بابڕۆ یەک بەعسی کاک مەسعودی کەوچ کاک مەسعود هەبوو کوردە چێنەر بوو ئەمن لە چێنەر بووم لە من دیداچی خۆدا بووم ئای بە بابەعسی و خەرقەی مەکە وش کاک مەسعود هەبوو کاک مەسعود هەبوو هەبسێ ساوەقتی سارەستە دەوڵەتەکان ئیشی کوردی دێبەتەکە یەکە برندە ئەساکە زۆر باشە لەسەر تەوەرەکە کاک سەردار بەڵێ لەسەر تەوەرەکە سپاس بۆ پەیوەندەکەت ئاودێر لە سلێمانی. ئەلۆ بەڵێ کاک ئاودێر ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەین. دەستخۆشی بەرنامەکە و لێغم زەحمە نەبێ من سیارێک بۆ ئەم حکوومەتە کوردی ئێستاغم وەکو گەنجێک بەڵێ کاک مەسئول لە سلێمانی و ڕێزمانجەداریش لە سلێمانی ئەڵێم تازە چیتان کردەوە بۆ کورد کاک مەسئول لە سلێمانیە حکمی چەند کوردێکی بەدەستە ناتوانێت چی بۆ بکاجا ئێستا بتوانێت کەرکووچیان بۆ بجێڕێتەوە ئەگەر لەگەڵ لەبەر پارە نەوت نەبێت من یەک پرسیارەکەم لە کاتی ڕژێمی بەعسا نەوت بۆچی ئەوەندە هەرزان کەچی لە ئێستادا ئەو هەموو ئازادی و ئەو هەموو شتە هەبووە نازانم بۆچی ئێزاکەچی بیل لە چێکەنە و ئەیانەی مەسیری ئەو میلەتە بۆ شوێ بەر بەڕاستی من زۆر دڵگرانم بەم وەقەی کە کورتێیاتی من وایە بینم کە ئەم سەردەمەی ئەم ئێستا کەتیان وەک ئەم سەردەمە کورد بێسەرۆک و بێکەس نەبووە. ئیترەوە ڕای خۆمە دەستخۆشی لە بەرنامەکەشتانە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت جوان لە هەولێر. ئەم کەسان باش زۆر سپاس جوان خان. بەڵێ کاکەجان من دەڵێم ئەوانە لەبەر تاوەکو لێژە بە سیاسەت و حیزبانی خۆیان بدەن چونکە بیر لە کەکوود ناکەنەوە بیر لە ناوچەدابڕاوەکان ناکەنەوە بۆیە من بەمەساوەکو ئەوانە دەسخڵات بگمێنن کە گوتە ناوچەدابڕاوەکان هەروە بە بێکەستی و بە پاشکەوتوی دەنیمێتەوە لەبەر من خۆم قسەم لەگەڵ بە کچێکی تاسی کردو و پرۆژامە باسیەوەی کردووەکە ئێمە نەفەر لە کەکوودەکەن خۆزگە کورد جانە بە خۆزگە کەکوود کوردستانی نەبووە ئەگەر وانە بە ئێمە دەوڵەت بووین دەستی پارێزگایە دەوڵەتبوونی خۆمان دەگەن واتە ئەوانە نەفەر لە کەکوودەکەن چدا بیردا زۆرانەوەی ناوچەدابڕاوەکان کەکوود و خانەقەکە لێرسەنەوە من پێم وایە ئەوانە هیچ بیر لە تاوەکو بیر لە دەسەڵات و لەفتەکە بکەنەوە بیر لە دەڕانەوەی ناوچەدابڕاوەکان ناکەنەوە و دەڵێن ئەگەر پارتی یەکێتیش وازە کەرکوود بێنن پەکەکە قەت وازە کەرکوود نایەنێتن ئەوە کەیانێک بێتەوە زۆر سپاس بۆ جوان لە هەولێر. بەڵێ قاسم لە گەرمیان فەرموو کاک قاسم. باشی بەڕێزگار زۆر سپاس کاک قاسم. قوربانم زۆر سپاس ئەگەر یارمەتی بی یەک دەقەیەک ڕوونکردنەوە پێە ئەگەر یارمەتی بی بەڵێ فەرموو کاک قاسم. یانەکەم من زۆرم پێسەیرە بەڕێزانە تەلەفۆنەکەنێکی گەڵێ مالیکیوێکی گەڵێ عەلایی ئەو شتانە زۆرم پێسەیرە من بەڵگەیەکم لایە بە چاوی خۆم بەدەستی خۆم
من ئەو کاتە پێشمەرگە بووم لە قەزای دووسوبات بوو بەڵێ قایمقامی قەزای دووسوبات بوو ئەگەر پێویستکە ناویش هێنم 601 ماڵی عەرەبی ناردووە کەرکووک ماڵی بەدە وەرەقا بە ئیمزای ئەو کۆمۆری قایمقامێکی قەزای دووسوبات بوو کە یەکێتی شوای بەدەداینەوە مەبەستت ئەو کەسانەیە کە پاش 2023 ئاوارە بوون لەبەر شەڕی تایفی بەغدا بازگەکان بازگەکەی دوو بازگێک بڕێ بازێکی لە تشتی داخلە بێ بازێکی لە خەتی ئام بەغاوە تێگەی هەر بازمان کۆ کردوتەوە بە شایدی مەڵبەندی حەمرین بە شایدی هەموویان بەشایدی هەموویان 600 ماڵی عەرەبی هەر ماڵ بەدەوەرە قایمقامی ئێستا قایمقامی پێشوو بەڵێ من پێم سەیرە ئەڵێن عەلای و مالیکی پێم سەیرە کاکە من لێرە دەکەم لێ درراوە ناو خۆمانە کاکە تۆ لێرە تۆ ماڵەی خۆت کار دەکەی من پێم وا بێت ئەو کاتەی کەرکووک 2023 من پێم وا لەو کاتە هەر هەموو کەرکووک بات و 30,000 ماڵی عەرەبی پێ وایە هاوردە بووە هەر ماڵی بە 2 ملیۆن نەکڕدا تێگەی بەڵام بارە ئاڵمۆنیگا خۆشەوەمان بیرچووە بەڵە سپاس بۆ کە قاسم لە گەرمیان ڕێبەر نپاخشی دەڵێ جێناکۆکیان وەک بیابان چۆڵ دەبن لە کوردەکان لە سایی سیاسەتی کوردی باوکی محەممەد لە هەڵابجا ئەم کاتە باشاک زۆر سپاس باوکی محەممەد فەرموو باشی زۆر سپاس دەکەم وەڵام من تالیقێکمەوە و برادرەی لە کەرکووک ئەوە وەڵا کێ و سەر مامجەلال و مامجەلال پێوێکی عاقڵە قەد هەڵە ناکات بەڕاستی شتێکیش با عاقڵانەوە بێ بە سەبر بکرێت مامجەلال لە ناوزەنە لە ساڵی 77 بە تاقی تەنیا خەریک و ڕەخ بێتەوە پێشمەرگە بوو ئەو برادرە لە کوێ بوو کاتە حیزبەکەی لە کوێ بوو کێ شۆڕشی دروست کردەوە پرسیان لە خۆ یەکەم مامجەلال ئەو پیاوەیە مامجەلال ئیشی هەڵە ناکە ئیشە ناکە کە ملی بشتێت بە زۆر سپاس سپاس بۆ باوکی محەممەد لە هەڵەبجا هیوادارم بەڕێزان پەیوەندەکانمان نەبێتە وەڵامدانەوەی یەکتر ئێوە دەتوانن بە ئازادانە قسە لەسەر تەوەرەکە بکەن بەڵام ئەوە نەبێت کە کەسێک ڕایەکی هەبێت ئێوە وەڵامی دەنەوە بۆ شێوەی بکە ئێمە بە زمانی قسە بکەین کە دوور بێ لە زمانی کە ئێمە لە کەناڵێکە و لە ئێستادا هەموو کەسێک گوێ لە پەیوەندەکانی ئێوە دەبێت هیوادارم بابەتیانە لەسەر تەوەرەکە قسە بکەن ئارام لە هەولێر فەرموو کاگارام کاک ئارام لە هەولێر من بە شێوەیەکی تو لە تەرچیر ڕوونکردنەوەی کۆم بۆ ئەو بابەتە فەرموو کاگارام ئەویش ئەوەیە بەڕاستی دەبێتە سەرداتیەوەی دوو حزب دەسەڵاتدار لە کوردستاندا زیاتر ڕۆڵیان هەبووە لە ماوەی ڕابردوودا و لێ ئێستاژ زیاتر ئەویش ئەوە بوو یەکەتی و پارتی بووە ئەوەی پارتی هەموومان دەزانین کە سەر بە حکوومەتی تورکیایە ئەتوانێت زیاتر لە تورکیاوە نێزیکە یەکێکی زیاتر لە ئێرانەوە نێزیکە من لایەنەوەکانی حکوومەتی ئێستا لە عراق دەستی پێکردیە لەسەر ئاستی عراق بە شێوەیەکی گشتی بەڵام ئەوەیە من تێبینیم لەسەر ئەوە بێ دەربارەی کەرکووک دوو ئاسایشە سەر لە شاری کەرکووکدا هەیە بەداخەوە ئاسایشێکیان پێی دەستێ ئاسایشی پارتی ئاسایشێکیان پێ دەستێ ئاسایشی یەکێتی زۆردا لە هەواڵەکانی شەمەجەمانێ دەبی دەڵێ ئاسایشی یەکێتی دەستی بەسەر توانە جێگەداگر ئاسایشی پارتی دەستی بەسەر توانە جێگەداگر ئەو لێرانەدا ئەوەمان بۆ ڕوودەکەوە کە ئەو دەشتدانە لە کوردستاندا نەیانتوانێت بەرنامەیەکی تۆپمان ڕێکپێکدا بڕێژە لە بەرژەوەندی زۆری کووردا لە کەرکووک لە ناوچە دابراوەکاندا بۆ ئەوەی بتوانێت بگەین بە ئاماجە منوە هەست دەکەم بەڕاستی ئەوە داقسەمە کە بەرپرسەکانی کورد ناوێن دڵسۆز نەبوونە بۆ قەبجەی کوردی من لەگەڵ ئەوەدا نیمە یعنی بڵێن دڵسۆز بووی ئەوانش حەزیانە کرد کەرکووک بگەڕێتەوە بەڵام لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆیان لەبەر بەرژەوەندی پەرسیشتی خۆیان بە هەڵەداچوویەکی جۆر دۆزی کورد ناچە دابراوەکان لەسەر مێزی بۆ دابڕاستی وەک حکوومەت دۆڕابێت بەڵە سپاس بۆ کاک ئارام لە هەولێر ئاکۆ کاکۆ دەڵێت سەرەتای 2023 زۆر بە ئاسانی دەتوانرا بەهێزی پێشمەرگە نەک کەرکووک و ناوچە دابراوەکان بگرێتەوە بەڵکو دەتوانرا هەموو عێراق بگرێتەوە چونکە پێشمەرگە تاکە هێزی چەکدار بوو لە سەرتاسەری عێراقدا بەڵام بەداخەوە تەماحی نەوت و پارە و فەرهود و ناوچە دابراوەکانی بیربردنەوە ئێستاش کوردایەتیمان پێ دەفرۆشنەوە نیان محەممەد دەڵێت داوا لە بەرپرسە گەورەکان دەکەم بیر لە ناوچە دابراوەکان بکەنەوە بە تایبەتی کەرکووک کۆچەر لە کەرکووک کۆچەر لە کەرکووک سڵاو لێ بێ فەرموو
بەڵێ دیار پەیوەندەکەی ئامادە نیە. فەرمان لە کەرکووک. ئەو کاتە باشا شۆنجان زۆر سپاس کاک فەرمان. بە قوربان دەستخۆشی بەرنامەکە لێگەڵ. زۆر سپاس دەکەم. برا گەورەکەم وەڵام من وەک کادرێکی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک پەیوەندی لەگەڵاکەم لەوانەیە هەموو ڕۆژ ناڕۆژە پەیوەندیش بکەم بەسا خەڵکان ئێمە گەلە دڵسۆز پارتیوان کادرێکەمە هەموو ڕۆژ تەلەفۆنەکەم من بەڕاستی بۆ خەڵکان ئەڵێم ئەوانەیە واکرد لە ئەگری پارتی دیموکراتی کوردستان لەوانەوە لە ئەگریەکی نیشتمانین بۆ شێوە قسە نەکەن لەبەرەی عەرەب و عەرەبە شەوێنەکان و تورکمانی ناڕەسەنی ئەوانەوە لە تورکیەوە هاتنە زۆڵەکان بڵێن کاک فەرمان با بەرامبەر بە کەس ئاوا قسە نەکەین. تکایە کاک فەرمان تکایە با بە کەس نەڵی ناڕەسەن و ئەمە لە زۆڵە و نازان ئەو شانە با بەکار نێن. تکایە بابەتیان لەسەر تەوەرەکە قسە بکە. تکایە بەڵێ هەڵگورد لە هەولێر. هەڵگورد لە هەولێر. براجان ئەو برادرانە قسان دەکەن هەرێکە و ناوی ئەو سەرکردە کوردانە دنین بەڕای من یعنی شتێکی جوان نییە ناوی بەڕێز مام جەلال یان کاک مەسعودی وا بینن بەو شێوەی هەرێکە و محاولە بکە یعنی بەقەدەوان بابرێن هەوڵ بدا کار بکە لەو میلەتەکەی بە شێوەیەکی باشتر بەڕێوەی بە. بەڵێ یعنی هەر یەکە و لەزێ خۆی ئەگە بتوانین دوو کاری باز بکەنەوەی بابرێن ئەو کێشانەی هەنە بەرەو پێش زۆر باشترە لەوەی دانیشی هیچ ناکە و گلەی گەورە گەوران دەکات. بەڵێ یعنی کێشەی ڕئیسیمە لەوەیدا هەر میلەتەکەمان بەعام ئاستی ڕۆشنبیریمان نەزمە. یعنی هەر گلەی زۆر دەکەین هەر کاتێک لە جێگای خۆشی یعنی هەوڵ نادا دوو کاری باش بکات هەنگاوە بەرەو پێش بچی ئەگەر کەمیش بیشتەکە بەس ئەو شتانەی ئێستاش بەدەست هاتینە لەو هەموو خزمەت گوزاریە و لەو حکوومەتە هەتا کۆتایی لە هەموو بوارەکان هەر هەوڵی تاکان بووە تا یعنی بە شێوەیەک هەوڵیاندا و بەرەو پێش چوینە. یعنی ئەگەر ئەمەش وەکو میلەت هەمووی بێتەوە یعنی هەمووی هەنگاو بنین ئەوەی کەم و کورتی تێدا محاوەلە بکرێت بۆی تەواو بکرێت چاک بکرێت یعنی بە شێوەیەکی ئیجابیانە لە مەوزوعەکەی تەماشا بکەین وەزعمان بە ماوەچی کەمتر بە ئیمکانیاتێکی کەمتر بە وەقتێکی کەمتر حتا بە جهود و تاقەتی کەمتر دەگەینە ئامانجی زۆر گەورەتر. بەڵێ سپاس زۆر سپاس دەکەین. سپاس بۆ کاک هەڵگورد لە هەولێر. حاکم سەباح لە سلێمانی سڵاو لێ بێفەر بوو. کاکە جانەوارە باش. زۆر سپاس دەکەین. وەڵا زۆر سپاس بۆ تەوەرەکەتان. زۆر سپاس بۆ تۆش. بەڵێ لە ڕاستیدا ناوچە دابڕاوەکان بە حیزبایەتی و بە کۆمەڵشتی سەر ناگەڕێتەوە بە یەکریزی و یەکدەنگی گەلی کورد دەگەڕێتەوە. کە دێتە سەر مەسەلەی ناوچە دابڕاوەکان پێم وایە شیعە و سوننە هەموو حیزب عەرەبیەکان یەک دەنگن و بەرامبەر ناوچە دابڕاوەکان وەکو خۆتان بەڕێستان دەدان کە شیعە و سوننە دێتە سەر مەسەلەی کەرکووک یەکن یان دێتە سەر مەسەلەی خانەقین. بەڵێ لە ساڵی پاس لە خۆپیشاندانەکانی سلێمانی دەبەت دەمی سەرا یعنی پێشمەرگە لە کەرکووکەوە ڕایەکرد لە خانەقینەوە ڕایەکرد هاتە بەردەمی سەرای وت وەڵام من هاتوومەوە بەرەی گەل و ئانە و ئۆپۆزیسیۆنەکان و هێندی حیزبی تر دانوت نردنی پێشمەرگە بۆ خانەقین بۆ کەرکووک بۆ شوێنانە مەسینارویە و کۆمەڵە شتەوانەیە بەڕاستی دەکرێت کورد یەکدەنگ بێ وە کورد بە یەکدەنگی و یەک ڕێزی ئەو ناوچە دابڕانە بگەڕێنەوە. من وەکو خۆم بەڕاستی لەم بەرنامەی بەڕێستانەوە دەڵێن بێئەمەن لە گەڕانەوە ناوچە دابڕانە چونکە بەڕاستی کورد زۆر پەشوبڵاوە. هەر لەم بەرنامەی جەنابتۆ من ئێستا کە سێرم کرد بەڕاستی حیزبایەتی ڕوود لە بەرنامەکەیدا دیارە ئەو باسی پارتی و باسی یەکێتی و باسی جەنابی مام جەلال و کاک مەسعود و ئۆپۆزیسیۆن و کێشە دەکات. پێم وایە ئەو ناوچانە ناگەڕێنەوە ئیلا بە یەکریزی و یەکدەنگی گەلی کورد نەبێت. زۆر سپاس بۆ حاکم سەباح لە سلێمانی. بەڵێ سەرتیب لە چۆنسۆماڵ فەرموو کاک سەرتیب. ئەم کاتت باش کاک شوان باشی. زۆر سپاس کاک سەرتیب فەرموو. کاکە شوان سەرەتا پێشەوەی ئەوەی پێی توانە و زانستی خۆمەوێ وەڵامی کەوەرگردمەوە سەرەتا ئەمەوێ بڵێم برایەک لە شارە زۆرەوە لەم چەند ڕۆژەیە گوایە تالیقی لەسەر قسەکانی من هەبووە گوایە من قسەی تەلەڤیزۆن دووبارە ئەکەمەوە واتە بە پێی بیر و بۆ چوونەکانی ئەو من هیچم پێ نییە و تەنها ئەوەی ئەڵێم دووبلاژە من ڕێز و سپاسم بۆ برا بەڕێزەیە لە شارە زۆر کە تالیقی هەبوو لەسەر وتەکانی من بەڵام برای بەڕێزم باوکەڕۆ و شیوەنی من
بۆ باپیرە گەورەی ئەوە کە کاتی خۆی خوالی خۆشببوو مەولانە خالدی نەقشبەندی جافی مکایەوی کە ناحەزان لە سلەیمانی و شارەزور دەربەدەیان کرد و لە دیمەشق سەری نایەوە گۆڕغەریب بوو هەزار سڵاو لە گیانی پاکی ئەو بەندە پاک و خوانەس و نیشتیمان پەروەرە ئەمەوێت دووبارە ئەو جارێکی تر ئەوە دووبارە نەبێتەوە برای بەڕێزم کەرکووک و ناوچە دابڕاوەکان من ناڵێم ناوچە داگیرکراوەکان ئێستایش نەچووە بچێ ئەگەر ڕیزەکانی کورد یەک هەڵوێست و یەک دەنگ و یەک سەنگەر بن ئێستایش ناوچە دابڕاوەکان ئەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و باوشی هەرێمی کوردستان بەمەرجێک ئەگەر ئێمە یەک دەنگ بین یەک هەڵوێست بین بەڵام ئەگەر دوژمنانمان بمانەوێت پارچە پارچەمان کەن و دابەشمان کەن ئەوە نەک کەرکووک و ناوچە دابڕاوەکان بەڵکو هەولێر و دووهۆک و سلێمانیشمان لە دەست ئەفێ کێشەکە و گەڕانەوەی ناوچە دابڕاوەکان لە دەستی خۆمان و هێزە سیاسیەکانی ناو ساحەی گۆڕەپانی سیاسی کوردەوە بەدەست خۆمانە یەکگردوو و تەبا و یەکەڵوێست بین هیچ کێشەیەکمان نییە و من ترسم لە دوژمنان نییە هەر بژی برای بەڕێزم. زۆر سپاس بۆ کاک سەرتیب لە چەمشەمان ڕزگار لە خانەخین فەرموو کاک ڕزگار. بەڵێ کاک ڕزگار ئەگەر دەنگی تەلەڤیزۆنەکە کەسکەی لە بەباشی گوێمان لێت نییە کاک ڕزگار. کاک ڕزگار گوێت لێمانە؟ بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە. باوکی دالیا لە کەرکووک کە دوا پەیوەندیمانە. زۆر سپاس باوکی دالیا. بەڵێ باوکی دالیا گوێمان لێتە فەرموو. ئاسایش شتێکی نەکردێتەوە بە نسبەتی ئاسایشەوە ئاسایشی تێکی نەکردێتەوە لە شاری کەرکووک بەڵگەم پێیە پێتان هەڵێمەوە یەک دووەم باوکی هیوا ئەڵێ سەرۆکیانم خیانەتی نەکردووە دیۆشی ئابی بیر نایە سەردەبا بهێنە بۆ لایە باوکی دالیاتکایە با بەو زمانە قسە نەکەین ئەگەر لەسەر تەوەرەکە شتێکت هەبێت لەسەر تەوەرەکە زاکیرەی تەواو نییە ئەوە لەسەر تەوەرەکە باوکی دالیا. سپاس بۆ باوکی دالیا لە کەرکووک کە دوا پەیوەندیمان بۆ بەڕێزان بەڵێ ئازادی وڵات لەسەر تەوری کۆمەڵاتی فێسبوک دەڵێت سەرەتا دەبێت ئەو بڵێم کە ئەو شوێنانە ناوچەی دابڕێنراو نین و سنووری خاکی کوردستان دەبوایە لە ساڵی 2023دا وەک سنووری کوردستان دیاری بکرایە یەکەم دەوڵەتی کوردی ڕابگەندرایە و پێویستی بەوە نەدەکرد کوردستان و ئەو شوێنانە لایەن دوو دەسەڵاتی مافیای کوردیەوە ڕادستی دوژمنانی کورد کرا ئەمە تێبینی ئازادی وڵات بوو. دانا عەلی دەڵێت سڵاو لە هەموو کارمەندانی نارتی سپاس بەنای هەمویان و دەڵێت بەڕای من ناوچە دابڕاوەکان لە دەستمان دەرچوون و حکوومەتی هێرێم بە دوای نەوتدا دەگەڕێ. عەدنان شێخانی دەڵێت ئێستاش نەچووە ئەگەر کورد ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە ئەوە دەتوانێت ئەم ناوچانە بگێڕێتەوە ئەوەش لەبیر نەکەین کە ئێستا حکوومەتی عراقی خەریکی دامەزراندنی قیادەی قواتی دژلێ واتە دەبێت ئێمە هێزی خۆمان ڕێک بخەین بۆ ڕوبەڕووبوونەوەی جارێکی تر و داگیرکردنەوەی کەرکووک و دیالە. بەڕێزان سپێنێ لە تەورێکی تری بەنامەکەی خۆتان لەگەڵ تا دەبین کە ڕۆژی هێنی و تەورەکەتان کراوە دەبێت هەر شاد و بەختەوەربن.